کوردیت، ئیتالیت، یۆنانیت لە هەر نەتە و زمانێکیت تۆ ئازادیت لە هەر شوێنێکی ئەم جیهانەدا بیت و بە ئازادیش بەردەوام دەبیت بە تایبەتی ئەگەر بە زمانی هونەر قسە بکەیت کە هونەر تاکە زمانی جیهانە کە ئازادی دەربڕین و هەموو ئازادێکی دەربڕینەتیایە دەست دەکەوێت. ئێوارەتان باش بەخێر بێن بۆ چیرۆکە هەواڵ من لۆ نەبەکرم. ئەوی چەمی قەڵاچوالان دەگەێنرێتە چیای ئەزمەڕ و گۆیژە بۆ ئەوەی نەمام و دارەکان لە هاوینی ئەم ساڵدا وشک نەبوو. قایمقامەتی سلێمانی ئاگربڕی چیای ئەزمەڕ و گۆیژەی دەست پێ کردووە. لە سلێمانی گروپێکی هونەری گەڕۆک چەند چالاکیێکی هونەری ئەنجام دەدات. گروپەکە لە چەند گەنجێکی کورد و عەرەب و ئیتاڵی پێگاتون و هەر جارە و لە شوێنێک چالاکیەکانیان نمایش دەکەن. تۆمارگایەک لە سلێمانی 50 ساڵە لە کارکردن بەردەوام. شوان عەبدوڕەحمان خاوەنی تۆمارگەکەی و دەڵێت پلانم هەیە هەموو ئۆرشیفەی کە لە تۆمارگەکەدا هەمە کۆی بکەمەوە و بیکەم بە مۆزەخانە. کە باسی سروشت و گرنگی سەوزایی ئەکرێت هەمومان چاومان لەسەر زۆربوونی ڕێژەی سەوزاییە لە شاردا و دوێنێش کە ڕۆژی جیهانی ژینگە بوو لەسەرم پرسە قسە و باسی زۆر کرا. پرۆسی سەوزکردن و پاراستنی ژینگە و سروشتی چیای ئەزمەڕ و گۆیژەی سلێمانی بەردەوام و بەگوێرەی پلانێکیش کە دانراوە نزیکی 100,000 نەمام ڕوێنرا و بەمەش لە چەند ساڵی ئایندەدا دار و درەخت دیمەنێکی تر بە چیاکە و بە سلێمانیش دەدەن. هەڵبەت ئەگەر بپارێزرێت و بە باشی خزمەت بکرێن. لە چوارچێوەی هەوڵدان بۆ خزمەتکردنی ئەو دارانەش و پاراستن و ئاودانیان ئەمڕۆ قایمقامەتی سلێمانی لە پاش کۆبوونەوەی لەگەڵ چەند کۆمپانیایەک و ڕێکەوتنی لەگەڵیاندا ڕایگەیاند لە سبەینەوە ئاوی چەمی قەڵاچوالان ئەگەیەنرێت بە نەمامەکانی چیای گۆیژە. دکتۆر عەلی عوسمان ڕاوێژکاری پرۆژەی سەوزکردنی شاخی گۆیژەیە بە خۆشحاڵیەوە لە ستۆدیۆ میوانمانە وردەکاری پرۆژەکە لە جەنابیانە پرسم. دکتۆر زۆر بەخێر هاتی، سپاس بۆ ئامادەبوونە. سپاس بۆ بەڕێست و بۆ بینەرە خۆشەویستەکانش. زۆر سپاس دکتۆر. زۆر جارە وترێ بەقەدەر ناشتنی درەختێک بەقەدەر ئەوەی کە بمانەوە ڕێژەی سەوزایی زیاد بکەین ئەوەندەش گرنگە کە پارێزگاری لەو ڕێژە سەوزایە بکەین کە بەردەستە. دەوترێت زۆر جار کە ڕێژە سەوزایی زیاد دەکرێت نەمام دەڕوێنرێت بەڵام لە تینواندا وشک دەبن. چی ئەکرێ بۆم پرۆژە تازەی ئێوە و پرۆژەکەی ئێوە لە خەمی و بابەتەیە بووە؟ بەڕاستی سەرەتامەوێ دەستخۆشیێک لەو کۆمپانیانە کۆم کە هەستاون بەم کارە. بەڕاستی پرۆژەی سەوزکردنەوەی بڵین چای گۆیژە پێش 2 ساڵەوە پێش دەست پێ کرد. یعنی بەخۆشبەختیەوە یەکەم هەنگاوە هاوکاریە لە نێوان کۆمپانیەکان و حکوومەتدا. یعنی دەستخۆشیان لێکم کۆمپانیای ئاسیا، کۆمپانیای قەیوان، کۆمپانیای تانوپۆ، کۆمپانیای ماس لەگەڵ کۆمپانیای دەروازە هەرێکیان هەستان بە بەشێک. ئەو چوار کۆمپانیارێکی 200 گرت دەستۆی خۆیان کە سەوزی کەنە سەر بودجێ خۆیان. کۆمپانیای دەروازەش هەستا بە ڕاکێشانی تادنیۆکردنەوەی ڕاکێشانی ئەو لە قەڵاچوالانەوە بۆ چای گۆیژە. باشە بۆ پارێزگاری کردنیان کەواتە ئەڵێ 2 ساڵە پرۆژەکە هەیە و ئێستاش جارێکی تر خەریکن لە پرۆژەی سەوزکردنی گۆیژە چۆن پارێزگاری لێ؟ بەڕاستی بەنسبەت ئەو سەرەتایەک بڵێن ئەگەر باسی بکەین سەرەتا مەسەن کە دەست پێکرا پلان دانرا هەرێکە مەسەن شوێنی خۆی وەرگرت. سەرەتا مەسەن پاکردنەوەی شوێنەکە بوو، دروستکردنەوەی بەسە خەتوری کەنتۆریەکان بوو، چاڵێدان بوو، ئامادەکردنی خاک بوو لە مانگی 11 خۆ زانین نەمام یعنی شاخە بێ لە کاتێکە مەسەن باران باری ئەو بکەیت لە کاتی باران دەستیان بە چاندنی نەمامەکان کرد تقریباً 100,000 نەمام ڕێنرا. دوایە بڵێن لە بەهاری ساڵی بڵین پارە دەستکرا بە ڕاکێشانی ئەو بۆری ئەو دانرا تەنچی ئەو دانرا جەماعەتی بڵین دەروازەش ئاوەکەیان تەواو کرد و گەیاندە چیای ئەزمەر. خۆ دەزانین لە کاتی باران بڕانە ئەوێ دەست بە ئەودان بکرێت. پار بۆیە وشکە ساڵی بوو لە 24 باران نەباریەوە دەست بە ئەودان کرا بە درێژایی پار خزمەت کرا. ئەم ساڵیش بڵین کە پاییزی بڵین بویانتیانە تەمان مشکە بێ. باش بۆ پلانێکی ئێستا داتانناوە ینی تەسەورەکەی ئەو چەمی قەڵاچوالانە بتوانێت ئەم ساڵە و گرفتی مەسەلەن ئاودان و بابەتانی کە پێویستە بە پاراستنی ئەو نەمام و سەوزیان بەڕاستی بەنسبەت ئاوی بڵین ئەو ئاوی کە لە قەڵاچوالانەوە دیازان پار 2 جار ئاو سەرکەوت
وشە ساڵی بوو هەر لە سەرەتاوە بڵێن ئیشەکە خەلەتێکەوە پێشبینیتان بۆم پرۆژە یعنی هەموو کرد کۆمپانیەکان منەوەی ئاگادار بم کۆمپانیا بوو هەفتانە بای 3 ملیۆن دینار ئاوی کرد ئێستا بجێ خوان یعنی هەر یەکەیان بڵێن تەنچی خۆی داناوەینی خۆی داناوە بە درێژای پار بازام 2 جاریان 3 جار ئاوە گەیشت ئەوەی تر ئاویان کردیوە ئەم ساڵ بڵێن کە پار و گەشتە پاییز بارانباریەوە ئەو نەمامەی کە وشک بچێنرایەوە و ئەم ساڵ بڵێن تقریبا لە تاسا 3 جار ئاو دراوە کۆمپانیای تاسا 4 جار ئاویدا بۆ نمونە جەماعەتی ئاسیا هەموو 5 ئاویان نەیدن هەموو هەفتە جارێک دەڕۆ جارێک ئاوی باشە ئەی سەبارەت بە دەرمان ڕێژکردن و قڕکێرەکان کە تایبەتە بە پاراستنی ئەو دارانە ئاگر بڕەکان بۆمانە چیتان کرد بەڕاستی بەنسبەتەوە بەرنامەی خۆمانێ ینی کاگاوات خەمخامی سلێمانی دەستخۆشی لەکە من هەموو جارە ئەو ئەرکەی گرتوتە ئەستۆ کۆبنەوە بە کۆمپانیەکانەکە مەسەڵ ڕێ ئێمە وەرەگرێ ئێمە لە سەرتا پیان ناڵێن بۆ من بڵێن لە پاییزە کە باران باری سەمات کرا سەماتی کیمیاوی هەرێکی تقریبا 25 غرام بۆ 50 غرام کراژێ نەمامەکان دوایەوە بڵێن لە سەرەتای بەهارە تقریبا لە دەیسێوانە دەستکرا بە ئاگر بڕەکان یعنی ئەوەی کە مەسەلەن لەو کاتا بە دەرمان بەکارات ئەگەر نەخۆشی بە مەسەلەن مکافحەی نەخۆشیوە مێروشت کرا ئێستا مەسەلەن کاتی ئاودانە کراوە دەستکراوە بە ئاودان زۆر سپاس بۆ دکتۆر علی عوسمان و کوڕاویشکاری کۆمەڵی سەوزکردنی گۆژە لە سەودای میوانان بوو دەستخۆش دکتۆر سپاس بۆ ئامادەبوون بەم دوایانە چالاکی هونەری و ڕۆشنبیری لە شاری سلێمانیدا زۆر بوون بێنە پێشچاو گەنجێکی کورد بە احساسێکی زۆر کوردانەوە گۆرانی ئەسرێت و لەو لای شۆ گەنجێکی تاڵی گۆرانیەکەی بە نەریتی خۆیان بۆ تەواو بکات ئەمە هێز و سحری هونەرە چەند گەنجێکی بەهرەمەند گروپێکی هونەری پێکاتە جیاوازیان دروست کردو لە گروپەکەدا کاری هونەر جیاوازە بە زمانی هەر یەکە لە پێکاتەکانی گروپەکە نمایش دەکرێت ناوی گروپەکەیان ناوە گروپی هونەری گەڕۆک و کارەکانیان تەنها لە کوردستان نابێت و گروپێکی جیهانیان دروست کردووە زۆرتر لەسەر بابەتەکە لە راپۆرتەکەی دالیا کەمالدا دەبین دەنگێک کە پڕا لە مانای پێکەوە ژیان و سەردەمانێکە لێرە ئەم پێکەوە ژیانە تێکەڵ بە فەرهەنگ و کولتوری کوردان بووە وێنەکانیش گەواهیدەری ئەوەن کە هونەر هەماهەنگە بۆ تۆخکردنەوەی دەنگ و ڕەنگە جیاوازەکان بە سەرپەرشتی چەند کەسانێکی کە برادرانی خۆمانن لە ئیتالیا هاتوون بۆەوەی ئەزمموی ئەوروپا بۆ ئێرە بهێنن و هەمان کات ئەوانیش زۆر بەپەڕۆشن بۆ ئەوەی لە گەنجان و هونەرمەندانی ئێرە فێر ببن بە دڵنیاییەوە پرۆژەمان هەیە بیرۆکەمان هەیە کە پرۆژە داڕژینەوە کە بەرفراوانتری بکەین و وەکو ئەوەی کە ناومان ناوە گەشتی هونەر وەکو فیستیڤال لە گەشتێکدا دەبێت گروپی شانۆی ساونکەران و گروپی جوار کە گروپێکی شانۆیە لە بەسڕە بە بەشداری ئەکتەری کورد و عەرەب بە تابلۆیەکی شانۆیی لە کەرنەڤاڵی گەشتی هونەریدا کاریان کردووە. جانا هنا حتى نقدم عروض على مستوى الموسيقى وايضا ئێمە لە بەسڕەوە هاتوین بۆ ئەوەی نمایشەکانمان هەم لە بواری مۆسیقا و هەم لە بواری شانۆ ئەنجام دەین لەگەڵ گروپی شانۆی سابونکەران شانۆی هاوبەشمان دەبێت بۆ ڕۆژی کۆتایی فستیڤالەکە. حتى سوينا ورشة مشتركة حتى نطلع بعرض مشترك. یەکێکی دیکە لە کارەکانی گروپی هونەری گەڕۆک چەندین چالاکیە کە بە شێوەی وەرەکشۆپ لە بوارەکانی کۆمیک و سینەما لەلایەن چەند هونەرمەندێکی ئیتالیەوە بەڕێوە دەچێت. من لەم وەرکشۆپ و لەم فیستیڤاڵ و پرۆژەیە زۆر سوودم بینیوە و هەروەها چەندین کەسی تازەم ناسیوە و بە چەندین کولتوری جیاواز ئاشنا بووم و کە لە چەندین شوێنی جیاوازەوە هاتوون و
من تەنان بەشێکی خۆشم بەشێکی هوەری نییە بەڵام وەکو خولیایەک هاتووم بەشداریم کردووە و زۆر زۆر خۆشحاڵیشم کە لە کوردستان لە سلێمانیش پرۆژێکی ئاوا جوان توانراوە پێشکەش بکرێت. TDH Germany is a child's rights organization, so the main focus is on... ئێمە ڕێکخراوێکی ئەڵمانی پارێزەری مافەکانی منداڵانین و زیاتر توشک دەخینە سەر پاراستنی منداڵان و پەروەردە و پشتیوانی دەرونی بۆ منداڵان. ئەم پرۆژەی ئێرەش بایەخێکی تایبەتی بۆ ئێمە هەیە چونکە کۆمەڵێک خەڵکی لە هەموو ناوچە جیاوازەکانی عێراقەوە کۆ کردوێتەوە و کاری هونەری دەکەن بە بێگوێدانە ئەوەی کە لە چنەتەوە و ئاینێکی جیاوازن. ethno-religious differences. من ماوەی 20 ساڵە وەک ئاوازدانەر کاری میوزیک بۆ فیلم ئەنجام دەدەم. لەم وەرکشۆپە بەشدارم بۆ ئەوەی ئەو شتانەی لە ئەزموونی خۆمەوە فێری بووم بۆ ئامادەبووان بگوازمەوە. گروپی گەڕۆ گروپێکی هونەریە کە لە هونەرمەندێکی کورد و چەند هونەرمەندێکی ئیتاڵی پێکاتوە کە لەسەر فراوانکردنی کاری هونەری لە ناو گەنجاندا دەکەن بە تایبەت لە ڕێگای تێکەڵکردنی کولتورە جیاوازەکانەوە. ئەمەش وای کردووە لە زۆربەی چالاکیەکاندا سوود لە ژینگە جیاوازەکان وەربگرن. دالیا کەمال، کوردستان 24 سلێمانی. ئەوانەی کەوا لە راپۆرتەکەی دالیا کەمالی هاوکارمانە بینیتان ئامادەکاری و گەنجانە و ڕاهێنانی و گەنجانە بۆ بۆی کە ئەم ئێوارەیە چالاکێکی تایبەت لە کارگەی کۆنی جگەری سلێمانی ئەنجام بن کە لە کاتژمێر 6 ئێوارەوە تاوەکو کاتژمێر 9 نمایشە تایبەتەکانیان لەناو کارگەیدا دەکەین. هاوژین جەمالی هاوکارمان لە شوێنی نمایشەکەیە دەچینە لای هاوژین بۆ ئەوەی کە بزانین ئەو گەنجان لێدا چ جۆرە نمایشێک دەکەن. هاوژین سڵاوت لێبێ دێمە لای تۆ، ئەو گەنجانە چ جۆرە چالاکیەکیان کردووە تا ئێستا چیان نمایش کردووە، خەڵکێکی زۆری لەوێ هەن؟ بەڵێ ئێستا ئەو گروپە ئامادەکاریەکانیان تەواو کردووە بۆ ئەوەی کە چالاکیەکی میوزیک و گۆرانی بە پێکاتە جیاوازەکان کە خۆی هەر گروپەکە لە پێکاتی جیاواز پێکاتەوە بە زمانی پێکاتە جیاوازەکان کاری هونەری پێشکەش دەکەن. ئێستا ئامادەکاری تەواو دەکەن بۆ ئەوەی کە کارەکانیان پێشکەش بکەن، بەڵام تا ئێستا دەستیان پێ نەکردووە. من بۆ وەرگرتنی وردەکاری زیاتر سەبارەت بە کاری ئەم گروپە دەچمە لای بەڕێز ئەیاد ئەیوب کە یەکێکە لە بەشداربوانی گروپەکە و لە شاری دهۆکەوە هاتووە بۆ پارێزگای سلێمانی. کاگە ئادەم کاتت باش، سپاس بۆم دەرفەتە. فەرمی تێرە سپاس دەکەم. جیاوازی کاری ئەم گروپەیەوە لەگەڵ کارە هونەریەکانی دیکەی ئەو گروپانی کە کاری میوزیک و گۆرانیەکەن چییە؟ يلا باشا اس ايات ايوب جدوك اس قال في جروبي باش دارويما فيستافالا قشطه هنري جواز يافيد قال كاري ديت هنري او چونكو هم شمي باجرت عراق هم شمي جين باش داروينا جدوك وسليماني وهولير والدوروبر والبغداد والبصره همي باجرة وشمي دينا وشمي اطرافكم بوينا وفي جروبا بيك تقريبا 100 نفر او زیاتر، تقریبا حتی 150 نفره و کی ام بینین انه کسر استیجی هر یک جلکت خود درد کوید، هر یک استایل خوب، کلتور خوب و همی پیک و اند اکسترانی جواز بیشن، اند موزیک جواز هست کن. بله. خوش کاغیات، سپاس با ایکا مندومان کردی، سکان خوش به. ولی استکارکان دستی فکردم من باشه گلوینا کانتان بود گوازمو که با بەشداری پێکاتە جیاوازەکانی گروپەکە گۆرانی جیاواز پێشکەش بە ئامادەبوان دەکەن کە بەشێکی زۆر لە هاوڵاتیانی شتێدا بەشدارن و خۆشحاڵن بەکاری گروپەکە. ئێستا خۆتان وێنەکان ببینن کە گۆرانیەکان دەڵێن و دەستی پێ کردووە. بەڵێ سپاس بۆ هاوکارمان هاوژین جەمال کە بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە شوێنی نمایشەکەەوە لەگەڵمان بوو. ئەو چالاکیە و گەنجانە لە نەتەوەی جیاواز لە خەڵکی جیاواز پێگات بوو کە ئەمەش
وەکو لە سەرەتاوە وتمان کە کاری هوەرە زۆرتر لە هەر شتێک نزیکی و زمانێکی هاوبەشی جیهانیە کە تایە هەموو ڕنگ و دەنگەکان بێکۆ کۆ دەکاتەوە. حاڵێکی دیکە هەیە کەویش باز لە شوێنێکی تایبەت دەکەین لە شاری سلێمانی. هەندێک شوێن لە سلێمانی ماونەتەوە کە سەردەمانێک شوێنی کوبوونەوە و نزیک بوونەوە و کەسایەتیەکانی شار بوونەوە شوێنانە کاچیت هێشتا تاموبوونێکی سلێمانیانەی جوانەدەن. تۆمارگای ئۆسکار لە سلێمانی نمونەی یەکێک لەو شوێنانەیە. ئەم تۆمارگایە لە هەفتەکانی سەدەی ڕابردوودا کاری تۆمارکردن و هەڵگرتنی گۆرانی و میوسیکی زۆرێک لە هونەرمەندە کۆنەکانی سلێمانی تیاکراوە. شوان عەبدوڕەحمان کە خاوەنی تۆمارگاکەیە و هێشتا بەیادی هونەرمەندان و ئەو ڕۆژانەی لەبەر زۆری خواست فریای کارەکانیان نەکەوتون و کارەکەیان گرنگی خۆی هەبووە بۆ یادی ئەو ڕۆژانە دەچێت و دوکانەکەی دەکاتەوە. أنا عبد الرحمن معروفة خەڵکی سلێمانیم باو باپیرم هەر لەم شارە ژیاوە کوڕی حاجی ڕەحمانی معروفی فەقێ و سوو کاسب بووە لە شاری سلێمانیە لە گەڕێکی دەرگەزێن لە دایک بووم و لێ گەورە بوو لە شاری سلێمانی یەکەم کەس کە کاری تۆمارکردنی کردو خاڵی خۆش بوو عەلی شێخ فەرەج بووە لە نزیک چایخانەی شەعبەوانێ لە بەردەکی سەرا دوای ئەوەی کە تەزجیل پێیا بووە شاری سلێمانی حەزیان لە تۆمارکردن و لە تەزجیل بوو تەزجیل پێیا بۆ بڵاو بۆتەوە لە شاری سلێمانی تەزجیل کراوە بۆ خوالی خۆش بوو ڕەفیق چالاک خوالی خۆش بوو حەمەد ساڵح دیلان ئەوانەی کە لە ماڵان بوون بۆ زۆر کەسی کە کراوە لە قەیمەکانات دوایەوە تیپی مۆسیقای مەولەوی هەبووە ئاهەنگی ماڵان و ئاهەنگی سەر شان و ئەم شانە هەمووی تۆمار کراوە هەر لە مناڵیەوە ئێمە لە ماڵەوە گرامەفۆنمان هەبووە ڕادیۆمان هەبووە دوای ئەوەی تر برا گەورەکەم خوالی خۆش بوو کاکەریم گرامەفۆنی هێناوە تەزجیلی هێناوە ئەو شتانەوە ئەمیشە خولیای میشە بم و حەزم لێ کردووە لە ساڵی هەفتەیەکەوە ئەم دوکانە هەیە هەر لەم شوێناوە بوو بەڵام دوایە کە بوو بە کاسێت دەورێکی زۆر گەورەی هەبوو بۆ بڵاوبوونەوەی ئاواز و گۆرانی کوردیەکان بە ئام هەمووی و زۆر داواکاری هەبوو شەو ڕۆژ فریان ناکەوتی ساڵی هەفتاونۆ قارج دیلانم بینی بەڕەحمێ بێ لە پراگ لە شاری پلاگ لە چیک و نیوەڕۆیشیان بێ کۆنانمان خوارد وعدی پیام کە زۆر شتی هەیە و تۆماری کردو و بڵاو نەبووتەوە بماتێ تر من لێ چوون بۆ بەرلین وتی دوای دە ڕۆژی کە ئەدەمێ بەڵام کە هاتمەوە بەداخەوە حازری نەکرد بوو وعدی پیام بۆ ساڵێکی کە من ساڵی جارێک بۆم هەبوو سەفەر بکەم بەڵام ئیتر نەمبینیەوە ئەو شتانە بەداخەوە فەوتاشتی زۆر چاکی هەبوو وعدیشی پیام بەڵام کەس نازانێت چی لێ هات زوڵکی خاو ئاوریشمێکی زەر چاوی کەڵ ئاگەرچی نەرەمە بەڵام نیگای هێزگار گەرمە کاک حەمەد ساڵح بەڕەحمە بێ زۆر جارە هات عاجزیە کردم لەسەر کاسێتەکانی بێ لای بێ نابیشتی من فرۆشی و بەسەر چاولامە برد بە تۆڕەیە چۆ دەرەوە بەڵام ڕۆژی دوای هات ئاشتیە کردمەوانێ ئەی بەس دایمەنێ ئەی ناکە بیەوە کە خەڵک داوای کە بەس دایمەنی لێ بنووسە محەممەد ساڵح دیلان ئەم بەسەر چاو
ئەمیشە تەواو بووە نە داواکاری هەیە نە کەسیش ئەوەنە احتیمامی پێەیە ئەو دەنگە بە سۆزەی حەمە ساڵح دیلان و کاتی ماڵاوایی ئێمەشە بیرتان نەچێ هەموو ئێوارانێک حوتونی و چاوەڕانی چیرۆکە هەڵبن ڕاست بدە و تەندروست باش بن.